شەوتان باش بینەرانی هێژایی بەرنامەی گەلی ئازاد ڕەنگە مێژووی مرۆڤایەتی هەتا ئێستا هێزێکی دڕندە و هۆڤانەی وەکو داعش تەجروبە نەکرد بێت. تەقینەوەکانی ئەم دوایەنە لە شاری قامشلۆ تەنیا نمونەیەکە لە هۆڤیەتی داعش. دەوڵەتی خەلافەتی ئیسلامی داعش کێیە؟ داعش چ پەیوەندی بە بیرۆکەی وەهابیزم، سەلەفیزم و ئەلقاعیدەوە هەیە؟ داعش سەرچاوەی ماڵی دارایی لەکوێیە و کامەلە هێز و دەوڵەت و لایەنەکان پشتگیری دەکەن؟ وەڵام دانەوە بەم پرسیارانە چوارچێوەی بەرنامەی گەلی ئازادی ئەم جارە پێک دێنەوە بۆ ئەو مەبەستە شێستا بەڕێز دانا جەلال نووسەر لە ئەستودیۆ حازرە. کاک دانا بەخێر بێی. خێربیگانە. کاک دانا پێش هەموو شتێک داعش وتمان کە داعش هێزێکی وا هۆڤانە و دڕندەیە کە ڕەنگە مێژوو هێزی وایی بەخۆیەوە نەدی بێت لە هۆڤیەتیدا. تەنیا نمونەی ئەم دوایانە تەقینەوەکانی قامیشلوویە کە بەدەیان لە ژن و منداڵ گیانیان بەخت کرد. بەڵام لە پێشدا با بزانین داعش بیرۆکەی داعش، فکری داعش چییە؟ ئێمە گەر تەماشای داعشکەین وەک فکر وەک کردەوە کە چ جەریمەتێک ئەیکەن، کوشتن بێت، سەربڕین بێت، سووتاندنی خەڵک بێت، خنکاندنی خەڵک بێت، سەنەدێکیان هەیە. لەسەر قورئانات تینا دەکەن، لەسەر حەدیثی نەبەوی سەنەدیان هەیە، لەسەر سیرەی نەبەوی حەدیث سەنەدیان هەیە، لەسەر تاریخ ئیسلامی سەنەدیان هەیە. کەواتە داعش شتێکی تازە نییە، دروستکراو نییە کەوکو هەندێک کەس باسێکە کە دروستکراوێکی ئەمریکایە، ئیسرائیلە یا فڵان دەوڵەت یا تورکیایە. داعش فکرێکی کۆنە، کردەوەیەکی کۆنە. تاریخی ئیسلامی دەها گرۆپی وەکو داعشی تیا بووە. ئێستا تەکنۆلۆژیای کوشتن و جەریمەت پێشکەوتووە. ئەگینا کە داعش باسی ئەوەکە کە ئەیزیدەکان چیان کرد بەرام ئەیزیدەکان وەکو سەبی ئافرەت سەربڕینی خەڵک، ئەمە لە تاریخی ئیسلامیە هەبووە و حتا باسی هەندێک حەدیثەکەن، هەندێک تیشت باس دەکەن، ئیتر چەنی ڕاستە و چەنی درۆیە، چەنی زەعیفە و چەنی مەوسوق، ئەوە شتێکی ترە. بەڵام لەسەر شتێک ئستناد ئەکەن. سەربڕین هەبووە لە کاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، لە کاتی خەلیفەکانە هەبووە. باشەکەوا بێت پەیوەندی داعش بە بیرۆکەی وەهابیسم. دەزانین کە وەهابیسم ئایدۆلۆژیای ڕەسمی عەرەبستانی سعودیە. پەیوەندی داعش و وەهابیسم کە کردەوەکانیان بڵێن لانێکەم چوارچێوەی بیرکردنەوەیان وەکو یەکە، ئێوە لە چیدا بینەوە؟ ئێمە گەر باسی وەهابیت بکەین بێ پێش باسی وەهابیت باسی سەلەفیەت بکەین، چونکە وەهابیت دوای سەلەفیەت دروست بووە. سەلەفیەکانی مەگەر تەماشای فکری سەلەفی بکەین لە کاتی عەباسیەکانە سڕاعێکی فقهی بوو، مەذهبی بوو، سیاسی بوو بینی حەنبەلێکان، ئەحمەد بن حەنبەل لەگەڵ معتەزیلەیە لە کاتی عەسری عەباسیە. معتەزیلە ئەهلی فکر بوون، ئیمانیان بە عەقڵە بووە، متئەسر بە فەلسەفەی یۆنانی کۆن. حەنابلە و ئەحمەد بن حەنبەل فکرێکی وشک بوو. ئەو سڕاعە هەبوو بینی ئەم دوو فکر و ئەم دوو فقه و ئەم دوو مەنهەجە. دوای ابن حەنبەل، ابن تەیمیە و قەیم جۆزیە ویسان ئەو فکرە زیندووکەنەوە، تازەیکەنەوە بە شکلێکی تازەتر. دوای ئەوە محەممەد بن عەبدولوەهاب هەوڵی ئەوەدا کە ئەو فکرە تازە کاتەوە کە بوو بە وەهابیەت. یعنی سەلەفیەت، ئەساسی سەلەفیەت لە ئەهل الحەدیث والذکر هاتووە، لە دوای ئەهل الحەدیث والذکر ئەو سڕاع فقهی و نقاش فکری بینی حەنبەلەکان و معتەزیلەکان. دوایی ئەمە بوو بە ئەساسێ بۆ فکری وەهابیە کە وەهابیەت لەگەڵ سەلەفیەت تا فەرقیان نییە. سەلەفیەت فکرێکی مەذهبیە، فقهیە زیاتر، ئەما وەهابیەت وەکو فکرێکی سیاسیە و هەوڵیدا کە دەوڵەتێک دروستکە بۆ خۆی. باشە، ئەم فکرانە یانە وەهابیسم یا بڵێن سەلەفیزم کە تۆ دیارە مێژوەکەی پێش لە وەهابیسمە وایە، و هەروەها داعشیش، یانە بەتایبەتی ئێمە لە چوارچێوەی کردەوەکانی داعشدا فکری داعشیش خوێنینەوە. بەڵام ئەم سێ فکر لە یەک خاڵدا یەک دەگرنەوە، ئەوەش گەڕانەوەیە بۆ سەردەمی پێغەمبەر. بەڵام بە هەر حاڵ لە سەلەفیەتدا یا بڵێن هەندێک لە قوپۆپی سەلەفیەت پێیان وایە لە ڕێگەی ڕۆشنگەریەوە دەبێ بگەڕینەوە بۆ سەردەمی پێغەمبەر. بەڵام داعش لە ئەجەندەیدا هەیە کە بە زەبر بە کوشتار بگەڕێتەوە بۆ سەردەمی پێغەمبەر.
پەیوەندی یانە لە لێرەدا داعش و سەلەفیەت لە چیدایە کاتێک کە هەردووکیان لە خاڵێکدا مشتەرەکن ئەویش گەڕانەوەیە بۆ دواوە. داعش لەگەڵ سەلەفیەتە لە زۆربەی شتا مشتەرەکن چکە کە احتیمال بکەنە سەر فکر و سیاسەتی داعش هەموو سەنەدیان نووسەرە سەلەفیەکانە کەواتە ئەساسی فکری و ئایدیۆلۆجی داعش سەلەفیەکانە لە زۆر شتا کۆ ئەبنەوە. یەک مەسلەی موقفیان بەرامبەر تەکفیر هەردوو لا تەکفیری شیعاکەن، تەکفیری جوولەکە ئەکەن، تەکفیری مەزیحەکان ئەکەن، تەکفیری غێری ئەو مەذهبەی خوان ئەو گروپی خوان تەکفیریان ئەکەن لە مەسلەی تەکفیرا یەک ئەگرن لە مەسلەی قەبرە شتی ئەسەریە زیارەتی قوبورە ڕوخاندنی ئەضریحەیە مەسلەی تەوەسل و تەبەرک بۆ پێغەمبەر مەسلەی شەفاعەت لەما هەموو یەک ئەگرن فرق یەک تەنها فەرقێکیانە سەلەفیەتەکان لەگەڵ وەهابیەکان لەگەڵ داعشە ئەوەیە سەلەفیەکان داعش گلەیەکیان هەیە گلەیەکی زۆر بەهێمنانە کە ئێوە زۆر تونڕەون چونکە ئێوە کەوتنە تەکفیرکردنی هەندێ فکر و سیاست و دەوڵەتەیە ئەوش کە سعودی و هەندی وڵاتی خەلیجە چونکە سەلەفیەکان وهابیەکان پیان ناخۆشە کە داعش تەکفیری سعودی ئەکات لە زۆر شارڕێکەوتون و حتا لەوەی شارڕێکەوتون کە سەلەفیەکان وهابیەکان داعشەکان ئەوە ڕێکەوتون کە ئەوەی تەکفیری کافر نەکا کافرە لەبەرەوە لە هەموو شتێکە ڕێکەوتون و بەس تەنیا جیاوازی ئەوەیە کە مووقفی داعش بەرامبەر سعودیە تەکفیریان کردوون هەرچەند شتیان نەکردو بەرامبەر سعودی ئەوەی کە کردبیشان بەرامبەر شیعەکانی شیعی سعودیە کراوە لەبەرەوە سەلەفیەت دەتوان ئێمە بڵێن داعش جناحێکی متطرفە لە سەلەفیەت و وەهابیەت بەتەکید وەکو منظمەیەکی فکری وەکو منظمەیەکی ئیرهابی هەندێک وڵاتە استفادەی لێ کردووە و بوو بە وەکو مافیایە هی ئەتوانێت تەئسیر تێ بکات و بەرەوکوێ بیبا. باشە لەگەڵ ئەلقاعیدە چی دەزانین کە بەر لەوەی کە داعش دابمەرزێت لە ساڵی 2006 لە ڕاستیدا ئەم داعشەی ئێستا بۆ خۆیان بە ناوی ئەلقاعیدە لە عێراقدا پێناسەتە کرد یانە دواتر ئەلقاعیدە یانە سەرکردایەتی ئەلقاعیدە بەهۆی تونڕەویەکانی داعش لە عێراقدا یانە تا ڕادەیەک چوونە پێشێک کە ئەلقاعیدە داعشی یانە لە خۆیان بێبەری کرد کە دواتر دیار بە ناوی داعش دەرکەوتن ئەو دەم بە ناوی ئەلقاعیدە لە عێراقدا دەرکەوتن پەیوەندی داعش و ئەلقاعیدە چۆنە؟ ئێمە گەر تەماشای داعش بکەین ئەساسی داعش لە منظمەی تەوحید و جیهاد هاتووە کە زەرقاوی تەسیسی کردووە ئەم منظمەی تەوحید و جیهادە لەگەڵ مەجموعەی منظماتی ئیسلامیە قاعدەی عێراقیان دروست کرد بەشێک بوون لە قاعدە بەڵام عمر البەغدادی و دوای ئەبوو بەکر البەغدادی کەوتنە سڵاع لەگەڵ قاعدەیە سڵاعەکە لەسەر دوو ئەساسا بوو ئەساسی یەکەم موقف بەرامبەر ئێران دوای ڕوخانی طالبان لە ئەفغانستان باسەکرێت کە تەفاهەمێک کرا بێنە حکوومەتی ئێرانی لەگەڵ قاعدەیە و ئاگاسمانی حتاژنەکەی بن لادن لە تاران بوو عائلەکەی لە تاران بوو منظمەی قاعدەی شتێکی نەکرد بەرامبەر ئێران هیچ شتی عملیاتی نەکردووە لە ئێران لەبەرەوە زەرقاوی و داعش شتە ڕئیسیەکان سەرێکیان کە دوورکەوتنەوە لە قاعدە بوو موقف بەرامبەر شیعە و بەرامبەر ئێران قاعدە تەکفیری شیعە بیشی کات بەڵام وەک شیعەش نایان کوژێت ئەمە یەک دوو سڵاعەکە لەسەر ئەوەیە کە منظماتی ئیرهابی ئیسلامی لەناو خۆیانە هینێکیانێ ئەو قوتی کە زاڵە بێت سەرکەوتوو ئەبێ سڵاعە لەسەر نفوذ لەسەر سوڵتە لەسەر ئەو شوێنانی کە داگیری ئەەکەن دوورکردنەوەی داعش و بەتایبەتی ئەبوو بەکری بەغدادی لەگەڵ قاعدە ئەوەیە کە ئەبوو بەکر بەغدادی زۆر متەشەدد و زۆر متطرفە بەرامبەر شیعە بەشکلێکی ئەم بەرامبەر ئێران بەڵێ باشێک لە باری فکری وایە دەتوانین بڵین لە ڕاستیدا داعش وەهابیزم سەلەفیزم ئەلقاعیدە دیارەمانە هەمویان دەزانین گروپەلی سونەن هەمویان لە بڵین گروپی سونە سەرچاوە دەگرن لە باری فکریشەوە هەمویان ئەمان گەڕانەوەیە بۆ سەردەمی پێغەمبەر گەڕانەوەیە بۆ سەلەف بۆ سەلەفیەت لەو خاڵەدا هاوبەشن بەڵام تەنیا لە تاکتیک یانێت بڵین لە تاکتیک و لە سیاسەتی ڕۆژانەدا ئەمانە لێک جیاوازن بە شێوازی جیاواز کار دەکەن
و خاڵی هەرگرنگیان وەکو وتمان گەڕانەوەی بۆ ئەوێ ئێوە لەوەدا کە تاکتیکی جیاواز بەکاردەبن یانە ئێستا بۆ نمونە ئەلقاعیدە داعش و هەروەها گروپە سەلەفیەکانی دیکەی کە لە عێراق و لە سووریادا هەن بەتەکرد منەڵما ئەرهابیانەکو باست کرد هەمووی لە چوارچێوەی مەذهبی سنی کۆبنەوە من ناڵێم سنە ئەرهابە بەڵام ئێمە بانێ نەمەنێکی منەظەماتی ئەرهابیە قاعیدەیە ئەنسار الئیسلامە ئەحرار الشامە داعشە ئەمەی هەمووی ئیمان بێفکری سنە هەیە بەڵام معنای نییە هەموو سنێکی ئەرهابیە ئەم منەظەماتەیە کە ئێستا ئیشەکەن لە عێراق یا لە ئێرانە ئێستا گەشتنە سووری لیبیا و یەمەن هەندێک وڵاتی ئەفریقیا ئەفغانستان ئەم منەظەمە ئەرهابیە کە دروست بووە و تەماشا ئەکەین لەبەر ئەوەی کە ئەمریکا و قەرب ئەوێ سڕاعەکە لەم ناوچەیە ببێ سڕاعێکی مەذهبی بۆ ئەجندەی خۆیان گۆڕانکاری جوغرافیی ئەم ناوچەیە بکەن لەبەرەوە سڕاعی مەذهبی ئیسە زۆر بەقوت بۆ بە سڕاعێکی ڕئیسی لە ناوچەکە لەبەر ئەو موضوعات ئەوی کە زۆر متطرفە مەذهبیەن خەڵکە ڕائەکیشە بەلای خۆیان تەماشاکەین قوتی داعش لەکوێوە هاتووە قوتی داعش لەوە هاتووە کە یەک لە هەموو منظمات ئەرهابیەکان کە متطرفترە بەرامبەر شیعە بەتایبەتی ئەمە یەک مەسائلی کوشتن و بڕین لە هەموو منظماتی کە کوشتن هەر کوشتنە بەڵام داعش تەفەنون ئەکا لە کوشتن لە ئەعلامە کەواتە یانە فکری سەلەفیزم بە جۆرێک چەتری هەموو گروپە سونە توندڕەوە کانە بەڵام تاکتیکی جیاواز ئەوان بەکاردێنن بەڵام ئەگەر بگەڕێنەوە سەر پەرەگرنی داعش لە عێراقدا دەزانین داعش لە عێراق دروست بوو لە 2006 دواتر دیارە ساڵی 2011 لە سووریا پەریان گرتووەوانە و دەوڵەتی خلافەی ئیسلامی دامەزرا بەڵام بەر لەوە داعش لە عێراقدا بۆ خۆش هەندێک ئاماژەت پێکرد بەڵام هۆکاری ئەوەی کە بەتایبەتی لە عێراقدا یانە داعشێک دروست بوو کە تەنانەت ئەلقاعیدە خۆی لێ بێبەری کرد لەبەرەوەی کە لە توندڕەویدا یانە بڵین لە کوشت و بڕدا پێش ئەلقاعیدە کەوتبوون هۆکاری سەرەکی پەرەگرتنی داعش لە عێراقدا چی بوو؟ سباب زۆرە یعنی وەکو باسمان کرد کە مەسلەی کە لە هەموو توندڕەوترە بەرامبەر شیعە بەتایبەتی و بەرامبەر غێری فکری داعش بەرامبەر کوردە بەرامبەر شیعە بەرامبەر مەسیحیەکانە بەرامبەر ئەیزیدیەکانە ئەو خطابە ئەو سڕاع مەذهبی لە عێراقا ئیسا خەڵک دوای ئەو ئەکەوێ ئەمە یەک دوو ئێمە گەر داعش تەماشایەکەین داعش ناڵێم دروست کراوە بەڵام دیارە هەندێک دەوڵەت لە مەسلحەتیەوە بوو داعش بەخۆت بێ ئەگینا مەعقول نییە ئەم هەموو تانکەرە نەوتە لە سووریا و لە عێراقەوە بەرەو تورکی ئەڕات و ئەمە چەند ساڵ لە ئەمریکا بە ئەخمان سناعی تەماشای ناکەەوە نایبینێ بۆ خۆی بێدەنگ کردووە دوای پێش ساڵێک رووسیا ئەوەی هین کردو لێدا و ئەعلانیشی کرد بە ڕەسمی شەمەی پیشانیدا زۆر وڵاتەیە لە مەسلحەتەوەیە کە داعش بەخۆت بێ هەر وڵاتی لە مەسلحەتێکی هەیە و ئەجندەیەکی خۆی هەیە ئەمریکا داعشی ئێمال کرد شەڕی داعشی نەکرد و بەڵکو چاوپۆشی لێ کرد بۆی کە داعش ئەداتێکە بۆ گۆڕانکاری جوغرافی ئەم ناوچەیە ئەمریکا لە دوای ئەوی کە ساکیس بیکۆ کە بریتانیا و فەرەنسا لە شەڕی دووەما وەتیە سەرەکی بوون شەڕی حربی جیهانی یەکەم ئەو معاهدەی و ئەم جوغرافی کە هەیە جغرافیای سیاسی ئەمریکانیە ئەمریکابی ئەم جغرافی سیاسی بگۆڕێ چکێت قوتی سەرەکی لە جیهانە گۆڕانکاری ئەکرێ لە ڕێی داعشەوە لەبەرەوە لە مەسلحەتی ئەمریکای داعش بەقوت بێت ئەو شتێک کە ئەوێ بیکات لەم ناوچەیە لە ڕێی داعشەوە کردی لەبەرە چاوپۆش لێ کرد ئەگەر یارمەتیشی نەدابێت ژێر بەژێر تورکیا لە مەسلحەتیەوەی کە داعش بەخودی بۆ شەڕی کوردی بەتابێت شەڕی ڕۆژئاوای کوردی ڕۆژئاوای پێ بکات ئێران لە مەسلحەتێتی دواتر دەچینە سەرەوەی کە ئەو دەوڵەتانەی کە پشتگیری داعش دەکەن بەڵام ئەگەر هەر لە عێراق بمێنینەوە هاوکات بۆچوونێکی دیکەش هەیە کە پێی وایە لە دوای ساڵی 2003 ڕوخانەی سەدام حوسێن و دروستبوونی دەوڵەتی نوێ عێراق و سەردەستی بڵین شیعە زۆرایەتی شیعە و دروستکردنی دەوڵەت و هەروەها هەندێک کاروکردەوەی مالکی و بە جۆرێک پراوێز خستنی سونە یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی داعش بوو ئێوە تا چەندە لەگەڵ ئەو فکرە هەن دوای ڕوخانی باز لە ساڵ 2003 مجموعەیە حزبە چینە دوور کەوتەوە لە دەسەڵات سنەی عێراقوتی عێراقەیە بەدەست سنەوە بووە
سنەوە زانێ کە ئەم عێراق مڵکەوە بێت نەتەوە جیل دوای جیل ئەم عێراقی ئەو بێ دوای 2023 سنە دوورکەوتەوە لە دەسەڵات کەوتە دەست شیعە لەبرۆ ئەو جێتانەی کە لەناو بەناوی سنە ئیشکردن یا لەناو سنە هەموو یەکیان کرد بەعس کۆنە بەعسیەکان لەگەڵ ئەم منەظمە ئەرهابیان هەمویان یەکیان کرد بەرامبەر ئەم دەسەڵاتە تازەی کە هەیە ئەم قۆتەکەیەکی گرتووە کێ لە هەمووی بەخۆتر بوو داعش لەبەرەوەی کە لە هەمویان تونتر بووە بەرامبەر ئەم دەسەڵاتە تازەیە لەبەرەوە ئێمە تەماشاکەین ئێمە کەڵین داعش حزب نییە داعش چوارچوەیەکە بەعسیەکان کۆ ئەکاتەوە سەلەفیەکان کۆ ئەکاتەوە وەهابیەکان کۆ ئەکاتەوە ئەوەی مەساڵح لێدراو کۆ ئەکاتەوە ئەمە بوو بۆیە کە ئەم وەزعە دروست بوو کە داعشیش بەقۆت بوو لە عێراقا ئەبێ شتێکشمانی بنەچێتەوە دەوری ئێران و سووریا کە دەورێکی زۆر خراپیان دی لە بەهێزکردنی داعش و ڕێگەیان بۆ خۆشکردن بۆی وەزعی ئەمریکا لە عێراقا دوای 2023 هێمن نەبێ شەڕی ئەمریکایان کرد لە عێراق لە ڕێی داعشەوە باشە دوای بڵین سەرهەڵدانەکانی سووریا لە ساڵی 2011 کە دواتر بوو بە شەڕی ناوخۆ لە سووریا و هەتا ئێستاش بەردەوامە داعش پەرەی گرت و بوو بە یەکێک لە سەرەکی ترین هێزەکان هۆکاری پەرەگرتنی داعش لە سووریا چییە؟ ئاشکرا یعنی کە ئەردۆگان ئەڵێ پەڕینەوەی ناری فرات خەڵێکی سوورە کە هەموو هەوڵێک ئەدا کە ئەو مەسافەیە کە دەوری 30 کیلۆمەترە بێنی من بجوو تاک و کۆبانی نەگیرێ لەلایەن هێزەکانی هێبەکە ئەو ڕێگەی یارمەتیدانی داعشە لە ڕێی تورکیا و هەندی وڵاتی کە داعش بە هەموو نوعێ دەعمەکرێ لەلایەن قەتەرەوە لەلایەن سوعودیەوە لایەن تورکیەوە دەعمێکی بە پارە بە چەک بێ لە ڕێی تجارەتی نەوت بێ لەگەڵ تورکیا ئەو دەعمی کە داعش کراوە لەم وڵاتانەوە دەعمی جیهاتی کە نەکراوە لە سووریا هەموو پێویستی بە داعشە بوو لە سووریا کە بەقووەت بێت لەبەرەوە هەمویان ئەو وڵاتانە بە هەموو ئیمکانیات ئەم داعشیان بەخۆت کرد لە سووریا باشە داعش لە سووریا دەزانین کە کاتێک کە داعش لە سووریا بەهێز دەبێت هاوکات بەتایبەتی لە ساڵی 2013 بڵین چوارچێوەی ڕێخستنی داعش جارێکی دیکە دەگۆڕدرێت و داعش دەبێتە دەوڵەتی خلافەتی ئیسلامی لە شام و لە عێراق یانە لە ڕاستیدا داعشی عێراق و سووریا دەبن بەیەک و دواتری دیتمان لە مووسڵ و لە بەشێک لە پارێزگای ئەنبارکە دەستیان بەسەرداگرت یانە بەگشتی لە ڕاستیدا داعش بڵین دوو دەوڵەتی لە وەکو بڵین سنووری جوغرافی نەهێشتەوە خودی داعش لایەنە پەرەگرتنی بەتایبەتی لە هەردوو هەرێمی سونە نشین ژیانە بڵین لە بەشی لە دیوی عێراق و لە دیوی بڵین سونەدا لە سووریادا و هاوکاتیش دەزانین کە کەمینەی بڵین شیعەش زۆرینە لە عێراق و بە هاوکاتیش شیعە لە سووریا بەگشتی تۆ پێت وایە ناکۆکیە مەزهەبیەکان چه هۆکارێک بوون بۆ ئەوەی کە داعش پەرە بگرێت لە هەردوو وڵاتی عێراق و سووریادا وەکو باسمان کرد کە داعش وەسیلەیەکە ئەداتێکە بەدەستەخرە بوو بۆ گۆڕانکاری جغرافی سیاسی ئەم ناوچەیە ئەم جغرافی کە هەیە ئەبێ بگۆڕێ وەکی ئەیگۆڕێ و لە مەسلحەتی کێیە ئەمریکایە ئێمە ملاحەتێکی کە هەندێ محافظیان دروست کرد بەشێکی لە دیوی عێراق و بەشێکی لە دیوی سووریایە محافظەیەکیان دروست کرد کە لە هەردوو وڵاتەکە بکریان بە محافظەیە تابع ئەم دەوڵەتی کە باس کرد دەوڵەتی خلافی ئیسلامی شام و عێراق داعش هاتوو بە گۆڕانکاری جوغرافی ئەم ناوچەیە ئەمە شتە سەرەکیەی هەدەفی داعش ئەوەی ئەم جوغرافیای بگۆڕێ بەڵام داعش بۆ توانی ئەمە بکات بۆ توانی ئەم بەرنامەجە کە داناوە بۆی بیکات لە عێراقا و لە سووریا منتەقەیەکە ئەم منتەقەی ئاهلی سنەی پێڵەن منتەقەی سنەکان کە هەمووی لە چوارچێوەی یەک تەنیشێکە مۆسڵە تکریتە ڕمادیە دێر زۆرە ئەو هەندێک بەناتقی حەلەبە ئەم منتەقەی سنەیە وا دیارە ئەمریکا ئەوێ دەوڵەتی قۆمی لە ناوبەرێک کە هەیە ئیستا بۆ شڕی کریا بێ دەوڵەتی مەذهبی دروست ئەکات
دەوڵەتێک کە ئەم مەذهبە ئیدارەی خۆی کە بە خۆی بکات، سنە ئیدارەی خۆی بکات، شیعە ئیدارەی خۆی بکات، کوردەکانش ئیدارەی خۆیان بکەن. لەبەرەوە بەرەو ئەوە ڕوا کە دەوڵەتی قۆمی نەمێنێ. ئیستا ئێمەمان نەمانێت دەوڵەتی قۆمی نەماوە. نە عێراق ماوەکە و عێراقی کە ئێمە لێ حال بووین، نە سووریا ئەو سووریایی جارانە. ئیستا دەوڵەتی سنە هەیە، دەوڵەتی شیعە هەیە، دەوڵەتی کوردەیە، بەڵام ئەلان نەکراوە دەوڵەت و ئەلانیش ئەکرێتەوە. کەواتە بێجگەل لە ناکۆکی مەسەبەکان ئێوە پێتان وایە کە ڕوانگەی ئەمریکا بۆ پرسەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە جۆرێک یارمەتیدەری بەهێزبوونی داعش بووە. بەڵام بە هەر حاڵ لە ناو سووریا و عێراقدا دەزانین کە داعش زیاتر لە 270 کیلومتری چوارگۆشەی یانە لە دەستدایە. بێجگەلەوە داعش دەزانین ئەمڕۆ لە دنیادا بڵاوبووەتەوە، لە بەتایبەت لە زۆربەی وڵاتە ئیسلامیەکان، هەتاکوونێ وڵاتی ئەفریقاش بۆ نمونە، لە تا نێجێریا، لە ڕۆژهەڵاتی لیبیان، لە ڕۆژهەڵاتی ئەفغانستان هەن و لە زۆر وڵاتی دیکە. هۆکاری پەرەگرتنی داعش بە گشتی لە بڵین دنیای ئیسلامدا چییە؟ وەکو باسمان کرد داعش بوو بە چوار چێوەیە. ئەوەی کە دژ بە ئەمریکایە، ئەوەی کە مەذهبیە دژ بە شیعەیە، ئەوەی کە شۆڤینە دژ بە کوردە، ئەوەی کە دواکەوتووە دژ بە پێشکەوتنە. ئەم چوارچێ هەمی کۆ ئەکاتەوە. لەبرە وڵاتە ئیسلامیەکانە تەماشاکەین ئەوەی کە دژ بە مەسیحەکانە، دژ بە کوردە، دژ بە پێشکەوتنە لەگەڵ داعش یەک ئەگرێتەوە. ئەمە یەک دوو ئێمەبانێ نەمانی داعش زۆر سەرکەوتوو بووە لە مەسەلەی ئیعلامە، لە مەسەلەی توێترە، لە مەسەلەی فێسبووکە، وەسائلی ئیعلام لە ئیعلامە وەکو باسەکرێت لە هەندێک دراساتی غەربی و ئەمریکی کە زۆر پێشکەوتوتریشن حتا لە زۆر وڵاتی ئەوروپیە لەڕێی ئیعلام و توانیان خۆیان بکەینە زۆر کەس لەو وڵاتانە. ئەساسەکەش هەیە. ئێمە گەر تەماشاکەین زۆربەی وڵاتە ئەفریقیەکان و ئاسیاویەکان ئەمە چەند ساڵە سعودیە پارە ئەنێرێ بۆ وڵاتانە وهابێت و سەلەفێت دروستەکە. وهابێت و سەلەفێت ئەساسیەکە بۆ داعش. ئێمە لەم ستۆکهۆڵمە لە زۆر مزگەوت هەیە لەم وڵاتەیە فکری وهابی سەلەفی تیا بڵاو بووەتەوە. وهابێت و سەلەفێت هەنگاوی یەکەمە، هەنگاوی دەم بەرەو داعش ئەڕوە. لەبەرەوە ئەساسەکە هەیە بۆ وەرگرتنی فکری داعش. و داعش توانی زۆر بە زیرەکانە و بەتابەت لە ڕێی ئیعلامەوە خۆی بگەینە بەم خەڵکە. لە وڵاتە ئیسلامیەکانە فەقیری هەیە، دیموکراتیەت نییە، شۆرکردن بە تەهمیشکردن هەیە. لەبەرەوە خەڵکە سەعدادی هەیە خۆی بدا بە چکە ژیانێکی خۆشی نییە. لەبەر چی بمێنێت خۆی تەقێنێتەوە. لەبەرەوە داعش استفادەی لەم شتانە کردووە. دیموکراتیەتنی لە وڵاتە ئیسلامیانە، فەقیری هەیە، زڵم هەیە. لەبەرەوە خەڵکەم هەیە بۆی کە خۆی بتەقێتەوە. باش بە لایەنێکی دیکە کە زۆر جار باسی داعش دەکرێت لایەنی ئابووری داعشە. داعش ئابوورێکی بەهێزی لە هەر لە دەستپێکەوە هەبووە. بۆ نمونە لە گرتنی مووسڵدا باس لە بەدەستخستنی 250 ملیۆن دلار لە شێوەی بڵین پارە و زێردا دەکرێت. سەرڕای ئەو هەموو کەرەستەی سەربازی و ئەوی دیکە. دواتر ڕۆژانە داعش نەفتی فرۆشتووە. بە تورکیا فرۆشتوویەتی، بە ئۆردۆن فرۆشتوویەتی، هەم لە سووریا هەم لە عێراق چاڵە نەوتی لە بەردەستدا بووە. بێجگەلەوە باج و غەرامەتیش دەکرێت لەو ناوچانەی کە هەیە. و بەگشتی داعش باسی ئابوورێکی بەهێزی داعش دەکرێت و هەروەها کۆمەکی دەوڵەتانیش. بەگشتی ئێوە ئابووری داعش و سەرچاوی ئابووری داعش و ئەو دەوڵەتانەی کە کۆمەکی داعش دەکەن لە باری ماڵیەوە ئێوە چۆن شرۆڤاکەن؟ ئەبووری داعش بە سەرەکی اعتمادیان لەسەر نەوتەکەیە، نەوت و غازەکە. و نەوتەکە ئەفرۆشرێ لە ڕێی عێراقەوە و وەزارەی دیفاعی ئەمریکی ڕووسی بڵای کردەوە چۆن بە ڕەسمیش تانکەری نەوتی داعش یەت بۆ باشووری کوردستان یا بۆ تورکیا، بەرەو تورکیا ڕۆ بوارەوە هەندی وڵاتی ئەوروپی ئەڕوا بە سعرێکی زۆر کەم. تجارەت ئەوەیە سعری کەمترێ فرۆشی تر مقابلەکە گوێ نادەت ئەمەی داعش یای دەوڵەتێکی ترە ئەیکڕێ بە شکلێکی هەرزانە. مەسەلەی شتێکی سەرەکیە بۆ داعش وەکو جەنابت باس کرد مەسەلەی گرتنی هەندێک شار وەکو مۆسڵە، ڕوومادیە، تکریتە لە بانقەکان پارێکی زۆر داندا بووە و ئەو پارێش کە دەرنەکرا دوای کشانەوەی جێشی عێراقی بێت یا سوودی بێت جێی سوئالە ئەوەش بۆچی ئەو پاریان دەرنەکرد لەو بانقە هێشتانەوە بۆ داعش پارێکی زۆریان دەستکەوت. سێ فرۆشتنی ئاساری
عێراق و سووریا لە بازار ئەوروپیەکانە گرتنی خەڵک و بەپارە خەڵک بەردان ئەوە یەکێک لە قووەتی ئابووری داعش. داعش تجارەتی هەیە لەگەڵ زۆر وڵاتە و داعشی استفادە حتا لە هەندێک شتیشی کردو. ئێمە تاکو ئێستا حکوومەتی عێراقی پارەی موظفەکان ئەنێرە بۆ مووسڵ، داعش وەرێگرا، داعش تەوزیعەکە لەبرەوە ئابووری اقتصادی ئابووری داعش ئابوورێکی زۆر بەقوتیان هەیە. گەشتە و ڕادەیە کە دیناری ئیسلامیان دروست کرد. ئەو ئابووری داعش تۆزە زەعی بۆ تۆ دوای لێدانی رووسیا بۆ ئەو نۆتێکی ئەینێرێ بۆ تورکیا، بەڵام هێشتا هەر بەخۆتە. باشە لێرەدا تورکیا دەزانین کە باسی تورکیا باسێکی زۆر بەربڵاوە لە میدیای جیهانیداوە لە باس و شرۆڤەی سیاسیدا کە تورکیا چەندە پشتگیری داعشی کردووە و ئەمە هەم تەنانەت باسێکی ناوخۆی خودی تورکیاشەکە لەلایەن حزبی ئۆپۆزیسیۆنی تورکیاوە کە چۆن دەوڵەتی ئەردۆغان ئاکەپە کەوتە بەررەخنە و بەتایبەتی ئێوە پەیوەندی داعش و تورکیا ئەگەر لەبارەی فکریەوە دەزانین کە ئاکەپەش بۆ خۆی حزبێکی سوننەی حەنەفیە لەبارەی فکریەوە ئەو پێتان وایە کە ئاکەپە وەکو فکر چەندە لە داعش نزیک یا داعش چەندە لەوان نزیکن یا پەیوەندی فکری و ئایدۆلۆژی ئەوان چەندە نزیکە بە یەکەوە؟ سەلەفیەت بێت لە یا وەهابیەت بێت یا داعش بێت یا هەچ منەظمێکی کە بێت لە چوارچێوەی ئەهلی سنەیە یەک لە یەک مشتەرەکاتیان زۆر زۆرە، جیاوازیان زۆر کەمە. حکوومەتی ئەردۆغان و حزبی ئەردۆغان حزبێکی ئیسلامیە سنەی ئیسلامیە بەتەکید باشە. لەبەرەوە ناحیە فکری یەکیان گرتووە، ئەگەر جیازیشان بێت جیازی سەر ئسلوبەکەیە نە لەسەر هەدەفەکە یا لەسەر ئایدیۆلۆژیتی ئەو فکری کاڵیان گرتووە. لەبەر ئێمە تەماشەکەین نەبەس جانبی مەزهەبی و جانبی فکری داعش لەگەڵ ئەردۆغانەوە حزبی ئەردۆغانە کە پێیەکی گرتووە، بەڵکو مەساڵحی ئەم دەوڵەتە لەگەڵ ئەم منەظەمە ئەرهابیەکیان گرتووە، ئەوەش کە دژمناتی کوردە. ئێمە دیمان چەند جار داعش کە تەقینەوەی کرد لە تورکیا، تەقینەوەکان لەکوێی کرد؟ لە ناوچە کوردەکانی کرد، لە کات انتخاباتەکە کردیان بۆی کە کوردەکە نێتە دەنگ بدات. یعنی داعش مجموعەی شتی ئەرهابی کرد لە تورکیا، بەڵام بەرەبار کورد بوو. کێ ئەمری داوە بە داعش ئەوە بکا بەرامبەر کورد؟ لە مەسلحەتێکی لە مەسلحەتی ئەردۆغانە. هەموو عالم باسی ئەکات و حتا هەندێک حزبی دەرەوەی دەسەڵاتی تورکیا باسی وەکە کە حکوومەتی ئەردۆغان و حزبی ئەکەپە بە ئاشکرا یارمەتی داعشەدا بە هەموو ئیمکانیەتی خۆیەوە لەبەر ئەو حلفە استراتیجی کە هەیە بینی ئەنقەرە و داعش، بینی ئەردۆغان و حزبی ئەکەپە لەگەڵ داعشە قەت تێک ناچێت. احتیمالە هەندێک ساردی ئەکەوێتەوە علاقەیە، ئسلوبی یارمەتیدانەکەت ئەگۆڕێ، بەڵام علاقەی داعش لەگەڵ ئەردۆغانەوە لەگەڵ حزبی ئەکەپە علاقەیەکی استراتیجیە، چونکە مانەوەی داعش مەشروعی ئەردۆغان سەرکەوتوو ئەخات بۆی کە وەزعی کورد لە ڕۆژئاوا وەزعێکی تایبەتیان نەبێت و ڕوخانی داعش معناوەیە کوردی ڕۆژئاوا سەرکەوتوو ئەبێت و ئەمە دۆڕاندنێکی گەورەیە بۆ ئەردۆغان و حزبی ئەردۆغان. دیارە بێژگە لەبارەی بڵین نزیکایەتی فکریەوە هاوکات لەبارەی دەزانین کە لە کردەوەدا لەبارەی لۆجستیکەوە کە دەوڵەتی ئەردۆغان یا بڵین تورکیا چەندە یارمەتی داعشی داوە لە ڕێگای بڵین سنوورەکانیەوە بۆ سووریا و دواتر ئەو پەیوەندیانەیە کە هەبوون لەو بۆ نمونە لە گرتنی مووسڵ و دواتر با بەبارەمتەگرتنی کارمەندانی کۆنسۆلخانەی تورکیا لە مووسڵ بە هەمان شێوە دیترا کە یەکێک لەو دەوڵەتانەی ناوچەیە کە پەیوەندیەکی زۆر ئاسایی لەگەڵ داعشەیە. ئێوە پەیوەندیەکانی تورکیا و داعش لەبارەی لۆجستیکی و یارمەتی و ئەوانەوە چۆنە بینن؟ داعش ئەوەی کە گرتوێتی تاکو ئیستا یا سووتانوێتی یا سەری بڕیەوە یا کوشتێتی تەنها یەکەم جار کە خەڵکی گرت بێ و بەری دابێ قونسلێتی تورکیا بووە لە مووسڵ. خۆی ئەمە هەموو شتێک دەرئەخاکە ئەو علاقەیە چییە؟ ئەگەنا بۆچی عسکرێکە یا جێی حەزی شەعبیە یا کوردێکی هاوڵاتەیەکی کوردێک دێت سەری ئەبرێتە سووتێنە بە کافردانێ، باشە تو قونسلێتی تورکیا لە مووسڵەمیان گیران بەریاندان. دامی یارمەتیدانی تورکیا بۆ داعش کەس ئینکاری ئەوە ناکە،
کە باسمان کرد ئەو ڕێگەی بینی منبەج و تاک و کۆبانی دەوری سی تاک و 40 کیلومترە تەنها ڕێگەیە بۆ ناردنی چی تیرۆریستێ لە سووریاوە بۆ ئەوروپا ئەو ڕێگەیە چی تیرۆسێ لە ئەوروپا و یا لە وڵاتەکانی ئیسلامیەکانی کەوکەچن بۆ سووریا لەگەڵ داعشکن لەو ڕێگەی هاتوو شو ئەەکەن دوێنێ باسێەوە کرا کە 1000 تیرۆریست لە داعشەوە خەریکە ئەگەنە شواردەوری منبج بۆی شەڕی منبج بکەن لە تورکیاوە هاتوون دعمی لۆجستی ئەکرێن دعمی استخباراتی ئەکرێن بە چەکە دەمەکرێن بە هەموو نوعی تورکیا دعمی داعشەکە چکێ شەڕی تورکیا مانەوەی شەڕی داعشە شەڕی تورکیایە و ئەو شەریکە ئەکرێ بۆ لە ناوبردننی ئەو وەزعی کە هەیە لە ڕۆژئاوای کوردستان. بەڵام وڵاتێکی دیکە وڵاتی عربستان زین کە عربستان بە شێوەی فەرمی لە کوالیسیۆنی دژ بە داعشدا ئێستا لە سووریا بەڵام لە ڕاستیدا داعش پێشترمە باسمان کرد لەبارەی ئایدۆلۆژیەوە چەندە داعش لە وەهابیسم وەکو ئایدۆلۆژیە ڕسمیای سعودیا نزیکە بەڵام لە کردەوەشدا لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا زۆر باسی هاوکاری لابەلا یان بڵین شازادەکانی سعودیە یان بە شێوەی ناڕاستەوخۆ و تەنانەت ڕاستەوخۆ بە داعش دەکرێت ئێوە یارمەتیەکانی سعودیە هاوکارەکانی سعودیە و داعش یا پەیوەندیەکانی سعودیە و داعش چۆنە بینن هەندێک تەقاریرێکی باسیەوە کە زۆربەی پارە کە کۆکرێتەوە لە سعودیە بە دەرجەی 1 قەتەر بە دەرجەی 2 کۆیت بە دەرجەی 3 ئەو پارێکە کۆکرێتەوە بۆ یارمەتیدانی مسلمان لە جیهانە کە ئەنێرن بۆ داعش لە ڕێی سعودیەوە بەهێزترین وڵاتە و لە هەموو وڵاتی زیاتر پارە کۆکرێت لە سعودیە بۆ داعش ئەمە بکوێتی تەقاریری ئەمریکی باسیەوەکە سەرکردەکانی داعش زۆربیان خەڵکی سعودیە تاکو ئیسە سعودیە و مەراجعی دینیان لە سعودیە و تاکو ئەزهەریش ئەڵێ ئێمە ناوتەن داعش بە کافر دامێن تاکو ئەزهەر کە مەرجعەتی هەموو سنەیە داعش بە کافر دانانێ لەبرەوە سعودیە کە یارمەتی داعش ئەدا بە مسلمانیان دائەنێن و ئەگەر هەندێک شتیان کرد بێ لە سعودیە و باسم کرد بەرامبەر شیعەی سعودیە کردویانە نە بەرامبەر حکوومەتی سعودی سعودیە شەڕەکەی شەڕی مەذهبیە شەڕی سعودیە و ئێران لە سووریا ئەکرێ سعودیە یارمەتی داعشەدا ئێران یارمەتی حکوومەتی بەشار ئەسەد دەدا ئەو شەڕە لەوێ ئەکرێ بینی ئێران و سعودیە شەرێکی مەذهبیە شەرێکی مەساڵحی سەداتی دۆڵەتی گەورەی لەم ناوچەیە لەبرۆ ئێمە تەماشاکەین سعودی بەبوون و حکومکانیەتێکی خۆیەوە داعمی داعش ئەکات و ئەو دامەش هەر بەردەوام ئەبێت چکە شەڕی سعودیە شەرێکی مەذهبیە بەرامبەر ئێرانە بەرامبەر شیعە لە سووریایکە باشە ڕۆڵی ئێران لە بنێوەدا چێت دەزانین کە ئێران ئێستا لە سووریە لە بەرامبەری داعشدایە هاوکات لە عێراقیشدا بە هەمان شێوە و لەو لاشیانە بڵێن لە یەمەن ئەلبەتە لە دژی بڵین گروپە سنیەکانی دیکە بە گشتی ئێران لە بەرامبەری گروپە سنیەکاندایە بۆ پاراستنی بڵین شیعەکان بە قەولی خۆی ئێستا ڕۆڵی ئێرانیانەوە وەکو وڵاتێک لە منێوەدا لە بەرامبەر داعشدایەوە چۆنە بینن ئێران وەکو باسی سعودیمان کرد ئێران شعینی منطلقاتی فکری هەیە کە شەرێک بە شەرێکی مەذهبی داێنێ وەکو چۆن سعودیە باسی وکە کە بە شەڕی سنەیە بەرامبەر ئێرانیەکان و شیعە لە سووریا یا لە عێراق ئێرانش بە عینی عەقلیەت بیر ئەکاتەوە کە ئەمە شەڕی سنەیە دژ بە شیعە و بەشار ئەسەد کە تاکو پێش فترێ بە دکتاتۆری ئەناسرا لە عێراق و لەلایەن مالیکی و کە خەریکەوە بوو کە بچێ بۆ شەکوای لەسەرکا لە ئومەمی متحیدە کە چی تیرۆریستی ڕهابیە لە سووریا وات بۆ عێراق ئیسە ئەو بەعسیە و دکتاتۆرە بوو بە شیعە حکوومەتی عێراقی حکوومەتی ئێرانی عەبای دکتاتورێت و شۆڤینێت و عروبەتی لاب لەسەر بەشار ئەسەدا وەکو شیعەیەک تەماشاکەنی داعمی ئەەکەن هەردوو لا بە عینی عەقلیەت ئیش ئەەکەن هەردوو لا بە عینی عەقلیەت یارمەتی ئەو جێتان دەن کە تەمسیلی خۆیان ئەکا یا واتە تۆڕ کە ئەمە تەمسیلی ئەوانەکە ئەگەرانە بەشار ئەسەد تەمسیلی شیعەکە نە ئەو قوتانی کە بەرامبەر بەشار ئەسەد ئیشەکەن کە تەمسیلی سن ئەەکەن ئێرانیەکان مەساڵحی استراتیژیان لەم ناوچەیە
أزان أجر روخاني سوريا معنا روخاني حزب الله معنا أو وضع العراق بتني أمين تو روخاني عراقي وضع فلسطين كان برو وضع خراب الأروع أو شر استراتيجية بين الشيعة والسنة هي بين إيران والسعودية أدورين شكل الشر شر سوريا نبس إيران والسعودية والكوتاك وأمريكا وروسيا شكل وضع سوريا وضع ناوشك همي أقوري وضع تركيا أقوري وضع العراق أقوري وضع لبنان أقوري تأثيري زور قوري بلسر السعودية وإيران لبروا هردو قوتك بهمهم كانت دعمي أم لا دعمي حكومتي بشار كانت وشيعة تماشكا أو لا دعمي داعش قاعدة وأنصار أحرار الشام ومنظمة إرهابية كبحسابي سنة تعامل يعني كراكا باشە باسی من ڕۆڵی هەموو دەوڵەتانمان کرد بەڵام بەرحاڵ شرۆڤێکی سیاسی هەیە کە دەڵێ هیچ کام لەم دەوڵەتە هەرێمیانە تورکیا قەتەر عەرەبستانی سعودی ئێران بەدڵەوە شەڕی داعش ناکەن بەڵکو هەندێک بەرژەوەندی دیکە هەیە کە لە پشتەوەی ئەمەیە بۆ نمونە لە پشتەوەی داعش عەرەبستانی سعودی شەڕی ئێران دەکات ئێران بە هەمان شێوە لە پشتی شەڕ دژ بە داعش دەیەوێت شەڕی عەرەبستانی سعودیە و سونە بکات بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆی لە سووریا و لە عێراقدا حتا باسی قەتەر دەکرێت کە قەتەر زیاتر پشتی ئەخوان دەگرێت هەتاکوونێ بڵین پشتی ئەخوان دەگرێت وە بۆ تووڕەکردنی عەرەبستانی سعودی بە جۆرێک سیاسەتەکانیان دووفاقی تێدایە لە خودی بڵین سووریادا لە هەمووشی گرنگتر دەوڵەتی تورکیایە کە تەنیا و تەنیا لە پشتەوەی شەڕی داعش کورد دەبینێت یانە سەرکەوت شەڕکردن لەگەڵ کووردا تێکشکانی کورد لە ئەجەندای هەرە گەورەدایەت و داعش تەنیا یانە و کەرەستەیەکە کە داعش دژ بە بڵین کورد بەکار دەبرێت و هاوکات لە پشتەوەی شەڕی داعشیش دەوڵەتی تورکیا شەڕی کورد دەکات کەوابوو لێرەدا کەس بە جددی شەڕی داعش ناکات بۆیە داعش ماوەتەوە ئێوە لەگەڵ شرۆڤێ چۆن بیرەکەنەوە بالتأكيد ئێمە لە بداية باسمان کرد کە داعش چی وڵاتەیە کە لەم ناوچەیە مەساڵحی استراتیژی هەیە لە مەسلحەتی داعش بمێنێتەوە ئیتر بە قووەت بێت یا سەرکەوتوو بێ هەندێک حەزکات سەرکەوێت هەندێک حەزکات بمێنێتەوە هەندێک حەزکات جارجار بە قووت بێت جارجار زەعیف بێ ئێمە گەر تەماشکەین کە داعش نزیک بوو لە بەغا دوای گرتنی مۆسڵ و تکریت و ڕمادی پێشێکیان کرد بەرەو هەولێر هاتن باش ئەم داعشی بەرەو بەغا ئەڕۆشت ئەو داعشێ نییە کە هات بەرەو هەولێر چکێکە تۆ هەموو عقلێکی عسکەری بێ منطقی عسکەری بێ یا سیاسی بێ تۆ نابێ ئەو پێشە بکەیتەوە چکە نزیک بوو لە بەغا باشە بۆ هاتەوە بۆ بەرەو هەولێر بڕوا ئایا ئەمە پەیامێک بوو بۆ حکوومەتی هەولێر لەلایەن کێوە لەلایەن تورکیا و ئێران نزیک بوو لە بەغا پەیامێک بوو بۆ حکوومەتی مالکی شیعەکانی عێراق لایەن کێوە لایەن ئەمریکا و سعودیە و تورکیا داعش قووەتێکە ئەم وڵاتانی کە بەناو شەڕی داعشەکەن هەرێکە مەسلحەتێکی لە مانەوەی داعش ئەمریکا بۆی گۆڕانکاری جوغرافی سیاسی ئەم ناوچەیە بکرێت نەوت بەم شکلەکە دابەزێ چەک بەم شکلی کە هەیە بفرۆشرێ ئەم ئەزمەی ئابووری هەیە لەم ناوچەیە بۆ شکلە بەردەوام بێ خەڵک سوژدە بەرێ بۆ ئەمریکا نەجاتمەند بن لە داعش خەڵک وای لێ هاتووە کە ئەڵێ چی ببێ خۆزگەن بە خۆزگاتی سەدام بمایە ئەم وەزعەمان نەدیایە ئەمە هەمووی استراتیجیەتێکە بە مخەتەت ئەمە کراوە ئەگەر بیانی وسای بەجددی شەڕی داعشکەن ئێمەیەتە بیرمان ساڵی 1990 لە مای چەند ڕۆژێکە غەرب و ئەمریکا بە تایبەتی چی هێزی عێراقیانی تەوایان کرد لە مای چەند ڕۆژێکە هیچ شتێکیان نەهێشتەوە نە ئیتیساڵاتمان نە جسرمان نە مؤسسات شتی عەسکەریمان نە ئیتیساڵ بینی قیادە و جێشە عێراقیمان هیچ شتێک نەما لە مای چەند ڕۆژێکە باش ئەمریکا ناتوانێت ئەوە بکات بۆ مێنەکرۆ تاکو ئیستا ڕۆژی 4-5 تیارە ئەنێرە و بردمانی هەندێک ناوچەی داعشەکە کە هیچ ئەمێتی استراتیجی نییە بۆ تاکو ئیستا مۆسڵ مەرکەزی قیادەی داعش لە مۆسڵە بۆ بردمان نەکراوە تاکو ئیستا ئەمان هەمووی ئەوە ئەگەێنێ کە تاکو ئیستا جددیەتێک نییە لە ناوەبردنی داعش بەڵکەوەیە زەعیفیکەن باشە داعش و کوورد دەزانین کە داعش هەر لە دەستپێکەوە بەتایبەتی لە سووریا
لە ڕاستیدا دامەرزاندنی داعش هاوکات بوو بە ڕاگەیاندنی شەڕێکی سەرانسەری لە دژی ڕۆژاوای کوردستان. بەڵام دەزانین کە لە ڕۆژاوای کوردستان فەلسفەیەک لەوێ کاری پێدەکرێت، فەلسفەیەکی بڵێن پاراستنی ڕەوایە، یانە هێرشکردن نییە. داعش بوو کە هێرشی دەست پێ کرد. دیارە پێشتر جەبهە نەسرە و هەندێک گروپی سونەی دیکا بوون کە لە ڕخاکی تورکیاوە دزایان دەکرد و شەڕیان بڵێن لە ڕۆژ ئەوەی کوردستان دەکرد. بەڵام داعش یەکێک لەو هێزانە بوو کە بە هۆڤێترین شێوە یانە شەڕێکی هەمەلایەنەی دژ بە کورد ڕاگەیان و لە ڕاستیدا لە سووریا زێدەتر شەڕی کوردی کردو هەتا شەڕی دیکە، هەتا شەڕ لەگەڵ بەعسدا بەعسی سووریادا یا لەگەڵ گروپی دیکەدا. بەگشتی ئێوەش داعش و کورد یانە ئەوەی کە دەزانین کە لەباری فکریشەوە ئەگەر ئەوان کوردیلانی کەم کورد لە ڕۆژاوای کوردستان و لە باشووری کوردستان سونەی ئەنە لەباری بڵێن فکریەوە. بەڵام ڕق و قینێکە داعش لە کوردی هەیە لە چیدایە؟ ئێمە ناتوان بڵێن کورد یعنی وەک ملەتێ شەڕەکە لە دوو بەشی کوردستان ئەکرێ، لە ڕۆژاوا ئەکرێ لە باشووریش ئەکرێ. داعش تەماشاکەین لە شەڕی ڕۆژئاوا شەڕی کوردەکا و کوردیەک، دوو شەڕی کوردیەکە کە کوردێک ساحب فکرێک و ئایدۆلۆجێتێکی تازەیە کە ڕێگەی سێهەمی دروست کرد لەو شەڕێکە لە سووریا بینی ڕژێم و ئەم منەظەمە ئەرهابیانەیە. دژایەتی داعش بۆ کوردی ڕۆژئاوا لە دوو نقطەیە، یەک لە بەرەوەی کە کوردە، دوو لە بەرەوەی کە کوردی ڕۆژئاوا فکرێک یانێ کە فکری سەرۆک ئاپۆیە و ئیرادەیەکیانە کە ئیرادەی قەندیلە کە ڕێگەیەکیانە ڕێگەی سێهەمی پێ ئەڵێن. چکە داعش ئەتوانێت لەگەڵ ئێتلافی سوورێکان ڕێکەوێ، لەگەڵ جێش الحوڕا ڕێکەوێ وە کۆنتاکتەیە و ڕێکەوتنی شێ بینیان و زۆر جار سۆزیان کڕێ بەیەکەوە. لەگەڵ ڕژیمێشا کۆنتاکتیان ئەبێت ئستش هەیە. ئەمەی قامشلۆی پێش لەم دووسی ڕۆژەیە باسی ئەو کرێت کە ئەو شاعنی کە خۆی تەقانتەوە لە ڕەبعامنێکی قامشلۆ دەرچووە. لەبەرەوە داعش مشکلەیەکی سەرەکی نییە لەگەڵ حکوومەتی بەشار ئەسەدا یا لەگەڵ جێشی حوڕا یا لەگەڵ ئەتلافی سووریا یا لەگەڵ هەندێک کووردا کە پیانە لە ئەنگەز مەسی وەتەنی کوردی ئەوانەی کە لە هەولێر لە فندقەکانی هەولێر دانیشتون ئیهانەی میلەتەکەمانەکەن دوای بەتایبەتی دوای ئەم جەریمەتەکە کرا لە قامشلۆ. داعش قووەتی سەرەکی کە بەرامبەر داعش بۆستێ کوردی ڕۆژئاوایە، حزبی پێدەیە، هێزی یەبەگە و یەبەشەیە. تەنها قووەت بوو کە بەرامبەر داعش کۆستاوە شەڕی کردووە کوردی ڕۆژئاوا بووە وە چەند ساڵە هاوارەکەن. جیهان ئاگاتان لێبێ ئەمە خەتەرێکی گەورەیە، گەورەتر ئەبێت. کەس شەڕی داعش نەکرد بەو ئیرادەیە کە کوردی ڕۆژئاوا کردی وێزەکانی یەبەگە و یەبەژە کردیان. لەبەرەوە داعش ئەیزانی ئەم تەنها قووەتێک کە ئەتوانێت بەرامبەری بوەستێ، بۆیە ئەویست بە هەموو کاندی خۆی لە ناوی بەرێ و کە نەیتوانی بیکە. دوای چەند ساڵ غەرب گەشتەوە قەنعاتە کە پەیدە و یەبەگە ڕاست بوون، ئایا غەشیم بوون یا خۆیان غەشیم کرد. ئاگادارەمە یا خۆیان واری کرد کە ئاگادار دین کە ئەمە چییە. باشە هەمان بڵێن هۆڤێتی داعش لە دژ بە کورد بە تایبەتی دژ بە کوردانی یەزیدیش لە شنگاڵ دەزانین کە 400,000 ئینسانی کوردی یەزیدی لە بەرامبەر جێنۆسایددا قەراریان کرد بە دەیان بە بڵێن هەزاران کەسیش تێدا چوون، بە هەزاران ژن و منداڵ بەدیل گیران و ئێستاش ژمارەیەکی زۆر ژن لە لای داعش بەدیل ماون. و بەتایبەت ئەمە لە راپۆرتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانە کە کۆمەڵکوژی یەزیدیانی لە شنگاڵ وەکو جێنۆساید پێناسە کرد. گرنگە کە لەودا داوا کراوە کە سەرانی داعش کە بگیردرێن دەبێ محکمە بکرێن لەسەر کۆمەڵکوژی یەزیدیان لە شنگاڵ. پێت وایە ئەمە دەبێتە کۆتایی دیارە داعش و محکمەکردنیان لە محکمەیەکی وەکو هاگ ئەویش لەسەر کەیسی کورد. بەگشتی ئێوە پێت وایە راپۆرتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان وە بە ئاشکرا بە جێنۆساید ناساندنی ئەو بڵێن کۆمەڵکوژیە لەلایەن داعشەوە لەسەر داهاتووی داعش لە ناوچەکەدا چ کاریەکەرێک دادەنێت؟ تەسیرێکی معنەوی هەیە، چکە جریمەتەکە کراو ڕۆژ ئەم خەڵکە ڕۆشتن تاکوسە هەزارها ئافرەتی کوردی ئەیزیدی لای داعشە
تأثيرێکی معنەوی هەیە بۆ ملەتی کورد دوا ڕۆژ ئەگەر تاعیضاتێکی بکرێ بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە لە ڕێ ئێوە حەزەکەم بازیکەم و پەیامێک بۆ کاک مەسعود کە دوای گرتنی شنگاڵ و ئەو کارەساتی کە بەسەرات سەر کورد ئەیزیدیەکان من باسی ئەوەکەم ئەڵێم کورد ئەیزیدەکان تەسلیمی داعش کران تاکو ئەو لژنەی کە کاک مەسعود داهێناوە ئەعلانی نەتیجە نەکا بۆ شنگاڵگیرە من وای بازەکەم کە کورد ئەیزیدەکان تەسلیمی داعش کران و تەسلیم کران لە کوردە موسڵمانەکان بە ئاشکرا وای ئەڵێم ئەو قیادانەی کە لەوێ بوونە وەک کوردێکی موسڵمان تەعاملیان لەگەڵ کورد ئەیزیدەکان کردووە تاکو ئەم قسەیەکەم تاکو ئەو لژنەیە ئەمە ساڵ نییە 2 ساڵە ئەلان کراوە کە لژنەیەکی ئیشەکە بۆی باسی وکرێ بۆچی شنگاڵگیرە و هەمووان شاومانێ بۆ چۆن ڕایان کرد و هەمووان ئاگامە لێ کێ سەرکردی ئەو هێزە بووە کە قوتێکی زۆر بوو 5 دقە مقاومەیان کرد هەر یەکێک هێزی یەبەک ئاهات ئەم دەیتوانی یارمەتی کورد ئەیزیدەکانەدا بە تایبەتی منظەماتی نێودەوڵەتی راپۆرتی خۆی دەرەکە بە جینۆسات ئەزانێ ئێمە ملەتی ئێمە بتوانین استیفادە لەوە کێنچکەی تاکوسە جوولەکە استیفادە لەو مەسەلانی خۆیان کردەکە وەکو جینۆسایت کران استیفادەیەکی مادی هەیە استیفادەیەکی معنەوی هەیە وەکو شتێکە ئەمێنێتەوە خەڵکی نامی کرا بە بەرامبەر ئەم ملەتیان بەرە ئەم دیانەتە ئێمە ومانێ بینەچێتەوە داعش کە شەڕی ئەیزیدیەکانی کردووە شەڕی تاریخی تازە ئەکاتەوە چونکە تەنها قووەت هەبوو بەرامبەر عەیاض بن غەنەم و هێزی ئیسلامی کات بۆ داگیرکردنی کوردستان کورد ئەیزیدیەکان بوون اینجا بۆیە ئینتیقام لە نەتەوەی ئەو قارەمانان ئەکەن کە بەرامبەر عەیاض بن غەنەم وەستان و داعش هەر عینی داعش بوو ئەم سانەی بنێتەوە کە شەڕ ئەکات ئەچێ بۆ کوێ شوێنە داگیرکە تاریخ ئەهێنێتە پێشەوە کە باسی شەڕی دابق ئەکات تاریخی ئیسلامی و ئەساتر ئیسلامی هێنێتە پێشەوە شەڕی ئەیزیدەکانەکە شەڕی باپیرە ئەیزیدەکانەکە کە مقاومەیان کردووە شەڕی سەریکانی کرد بە هەموو یەکەم شەڕی داعش لە ڕۆژئاوا بوو شەڕی سەریکانی بوو بە هەموو ئیمکانی هاتن سەریکانی بکردن بۆ چکە تەنها شار لە ڕۆژئاوا و لە هەموو کوردستانە ئیسلامیەکانەوە جێیشی عەیاض بن غەنەم و خالد بن وەلیوان نەیانتوانی ئەو شوێنە بگرن. سپاس بۆ تۆ کاکدانە وەکو دواپرسیار زۆر بە کورتی دەزانین کە داعش هێزێکی چەکدارە هێزێکی هۆڤانەیە لە مێژوش نیشانی داوە کە هێزی هۆڤانە هێزێک کە بە تند و تژی خۆی گرت بێت بە تند و تژیش هەر لە بین دەچێت یانە داعش ئیمڕۆ بێسبینە بێ وەکو گروپێک لە بین دەچێت لە بەرەوەی کە تاقا هێزیان تند و تژیە ئێوە داهاتووی دوای داعش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زۆر بە کورتی چۆنە بینن وەکو باسمان کرد لە پێشەوە داعش هەر هەبووە بەڵام ناوی کە داعشش بەردەوام ئەبێ بەڵام بە ناوێکی کە و احتیمالە خەتەرتر پێ و زۆر خراپترش بێت چونکە تاکو بە شکلێکی استراتیجی شەڕی فکری داعش ناکەن کە بۆ ئەم جذوری ئەو فکرە تاریخی ئەو فکرە ئێمە تاکوسە لە هەرچی مەکتەبەکانی وڵاتە ئیسلامیەکان و عەرەبیەکان و حتا کوردستانیش لە منهاجی تەدریسا منهاجی تەعلیمە هەمووی تونڕەوی ئێرهاب دروستەکە لە مێشکی مناڵە گۆڕانکارێکی گەورە نەکرێ لە منظومەی فکری منظومەی سیاسی و ئیدارەت عەدالەتی ئیجتیماعی لەم وڵاتانە داعشێکتر دروستە بێت و خەتەری نەمانی دەوڵەتی ئیسلامی ناڵێم داعش چونکە داعش فتری کرد ئەمێنێتەوە قاعدە دەوڵەی طالبان نەما بەڵام قاعدە و جەماعەت طالبان ماون تاکوی ئیستا دەوڵەتی خلافەت نەمان ئەڕوا بەڵام داعش احتیمالە خەتەرتر بێت لەوەی کەوەکو ئیستا دەوڵەتی هەیە. زۆر سپاس بۆ تۆ بەڕێز دانا جەلال نووسەر ڕۆژنامە سپاس دەکەین. لێرەدا گەیشتینە کۆتایی بەرنامەی گەلی ئازادی ئەم جارە لە ئازادی و بۆ ئازادی بژین ماڵتانەوە.